ئەوت نەتیجەی ئەو یعنی لەژێر حکومڕانی کوردی لە لەو ساڵانەدا ئەو گەشەی گوزاری دموگرافیک ترانزیشنی دموگرافیک بە ئاشکرایی پێمان نیشان دەدا کە نسبەتی ژمارەی مناڵانی ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو کەمبوون دەڕوە و ئەوانەی کە دەگەنە تەمەنی کارکردن ژمارەی هێزی کار لە کوردستاندا بەرەو گەشەیە. ئەوە ڕێژەی هێزی کارە لە نێو دانیشتوواندا هەتا 2040 کە هەر بەرەو زۆربوون دەڕوە. خوارەوە؟ ئەها. کە چاو لەوە دەکەین کە ژمارەی مناڵان کەمتر دەبێ ئەو گوزاری دموگرافیک ڕوو دەدا شکلی گشتیەک کە ڕاوتی گشتی کوردستان کە دەبینی لە ناو دانیشتوواندا کورتیەکەی دەتوانی لێرەدا ببینین. ئەوانەی تەمەنی 1 هەتا 14 ساڵانن ئەوەی شینەکەیە کە بەرەو کەمبوون دەڕوە بەرەو ژمارەیان بەرەو کەمبوون دەڕوە و 15 هەتا 64 ساڵان ئەوان ئەو ڕاوتەیان هەیە هەتا 2041 یعنی هەتا 2041 هێزی کار لە کوردستان بەرەو زۆربوون دەڕوە. لە 2006 ڕێژەی منداڵانمان لێوێ بووە لە 2021 مناڵانمان کەمی کردووە بۆ 5 ساڵی داهاتوش دیسان ژمارەی مناڵانمان کەمتر دەبێ. جا دروست بەرامبەر بەبی ڕێژەی ئەوانەی لە هێزی کاردان بە هێزی کار حساب دەکرن 2006 54 ئەوە بووە 2021 زیاتری کردووە 5 ساڵی دیکە دیسان بەردەوام زیادی دەکە. ئەو ڕقەمانەی پێشوو کە باسمان کرد هەمووی گرنگیەکەی لەسەر ئەساسی ئەو سیکلی ژیانی ئابووری تاکە. ئەو مۆدێلە پێت دەڵا کە هەتا 18 ساڵی هەتا 18 ساڵی ئەتوو دیپێندنتی وەکو تاک لە 18 ساڵیرە دەکەویە ناو تەمەنی کارکردن هەتا 65 لە 65 بەرەو خانەنشینی و ئەوێ چی پێدەڵێن خلاص. ئەو بۆ چوونە پێمان نیشان دەدا وڵاتانی فەقیر کە دموگرافیەکەیان گەشەی نەکردووە زۆرینەیان لە لای منداڵەکانن کە زۆرینە منداڵن وڵاتانی دەوڵەمەند ئەو وڵاتانەکە هەڵدەستنەوە زۆرینەی دانیشتوانیان لە تەمەنی کاردان ئێستا مەسەڵەن وڵاتی وەکو ژاپۆن وەکو ئیتالیا زۆر وڵاتی پێشکەوتی دیکە خەریکن پیرەکانیان زۆر دەبێت دەگەژن. ئەوە هەروواکە لەسەر ژیانی تاکێک حەسابە و گرنگە کە هەتا 18 ساڵی منداڵی دەبێ بەخێوتکەن لە 18 ساڵیرا دەچێ ناو بازاری کار و بەرهەمهێنەری لە 65 را دیسان دەبێ بەخێوتکە دیسان دەبێ دیپەندەنت بۆ میلەتانیش وایە بۆ کۆمەلگا بەگشتیش وایە یعنی کۆمەلگا کە ئەو گوزارە دموگرافیەکە نیشانماندا منداڵ کەم دەبێ گەنج زۆر دەبێ هێزی کار زۆر دەبێ میلەتانیشدا ئەو دەمێ کە زۆرینەی دانیشتوانیان لە تەمەنی کاردان دروست ئەو دەمەیەکە شانسی ئەوەیان هەیە لە هەژاری لە دواکەوتووی نەجاتیان بێ پیشەسازی گەورە وەرەیەکەوێ
سیستمی فینانسیان ساز به پیش سازی قرصیان هبه او مرحله او دوره پیدلان دموگرافیک دیویدند یعنی خیر و برکت و پنجره دموگرافیکی ملتان که زورینی خلقکت دانشجویان لتمنی کار داده بن او دوره هر خودی او که هیزی کار زور دبه مشکلکت چاره سر ناکه دبه سرمایه گذاری اساسی بکی لسر او هیزی کارا پروردی او هیزی کارا که بتوانی او کلکز گوری لی ببینی لرفورم انستیتوشنال به لبجداری جنان به لهیزی کاردا و هر وها گشی سرمایه مرویکت به همویه و او دم دتوانی لو شانس تاریخی لو فرصت تاریخی باش کلک ورگری و هستانوی که میجوی بخوتو ببینی ایرا اوی که دبینن UNDP حسابی اوی کرد هر بجوری او منطقه کستا باسمان کرد که کنجه دتوانن لو دموگرافیک دیویدند و لو شانسی تاریخی کلک ورگرن دو رقمی داونه که اوانی لحیزی کار دا بگن 60% دانشجوان جماری مندالش فریا کوتوی با باشتر کردنی تندرستی سیستمی تندرستی و زور فاکتوری دیکا جماری مندالت گیانده بیتا 30% دانشجوان اگر او بالانسات هبه دتوانی هستی اوه با مرزی که سیاستکت روی لا چارسری او مشکلات هبه اوه بنسبتی عراق اوه نشان داده که عراق حتی 2040 شانسی اوه نیه هستی تاوه یعنی حتی او دم منالی زورا استا گنجی هیا بلان کرسی منال بارکیان قرص تک بوکا بتوان لدموگرافیک دیویدندی خویان کلک ورگرن لشانسی دموگرافیکی خویان بویا او گنجانه که استاهن سیاستیش ناتوانه آبرویه که هستین توا با وضع که هیا سرچاوکان لبر بتایبتی که لعراق لبر دستی احزاب و گروپی ملیشیایی دایا زورینی گنجه کان حتی تقریبا 2 دهه دیکش و دابین کردنیش یعنیان رولا او گروپانه دکن یعنی سیاستی عراق حتی 2 دهه دیکش به احتمال که زور هر سیاستی به ملیشیایی او دموگرافیا ریگان ناده که عراق آبوریه که ریکوپیک بتوانه بخوی ساز که اما پاشا وکل دموگرافی کردستان تیگیشتین که اما ترانزیشن من دست بکرد و جماره منالکان من زور برو کمی در و زور باش برو کمی در و تندرستی گشتی باشتر بوا و گنجکال من زور بونا استا هیزی کار لکردستان دا خریک زورینی دانشجوانی کردستان لتمنی کار دان استا وقتی اوه که کردستان بتوانه آبوریه کی هبه که او گنجانی بتوان چالاکه او گنجانه چالاک بکره پس تیگیشتن لدموگرافی کردستان چین سر اوه که کامه سیاستی گشه پیدان اما بتوانین بیری لبکین و یام پیشنیار بکین لبدا که چاو من لانواع سیاستی اوی که تجربه کراوه اوی که پیشنیار کراوه چاو من لیکردن گشت سیاست کان گشت پیشنیار کان